بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم أرينا الحق حقا وارزقنا اتباعه، وأرينا الباطل باطلا وارزقنا اجتنابه. برانی خۆم مامۆستانی بەڕێز و جۆگر و خۆشەویستانم تەلەبە و خوێندکار و خوشکان و دایکانی بەڕێزم، السلام علیکم ورحمة الله وبركاته ومغفرته. پێم خۆشە لە خزمەت بەڕێزتانە ئەم شەو چەند کاتێک بەسەربەرین کە بابەتەکەمان دیاری کراوە، بابەتی هۆکارەکانی دروستبوونی جیابوونەوە و تەلاق، کە بابەتێکی گرینگە بەڕاستی کە پێویستە ئێمە هەمومان برینەکانمان چارەسەر بکەین، چونکە بەڕاستی یەکێکە لە ناخۆشترین ئەو وەزعی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە، لە کۆمەڵگەی وڵاتی ئێمە هەیە لە کوردستان، کە بابەتی تەفریق و جیابوونەوە و کێشەی نێوان ژن و پیا و بەڕاستی بابەتێکی ناخۆشە، زۆربەی زۆرمانی گرتووەتەوە. جا داوای لێبوردنی ژەکەین لەو برانەمان لە خوشکانەمان کە زمانێکی تۆزە زمانە لەگەڵ ئێمەوە جیاوازی هەبێ بادینی، داوای لێبوردنەکە بەخوام بادینی نازانم، ناتوانم وەکو پێویست لەگەڵ ئەوان حەزمە کرد بە زمانی ئەوانیش قسە بکەم بەخوا، بەستگەردن و ئازاکەن لەوەی نەتوانم. تەمان بابەتی جیابوونەوەی ژن و پیا و ئێمە بێ سەیری بناغی ئەم بابەتە بکەین کە هۆکاری ئەم بابەتە گەڕێتەوە بۆچی. ئەم بابەتە قاعدەیەکی شەرعیمان هەیە، ئێمە دەفەرمێ الظلم والجهل أصل كل شر، الظلم والجهل أصل كل شر. واتە ظلم و جهل بنەچاو بناغی ئەسڵی هەموو شەڕ و خراپەیەکە، یعنی هۆکارێکی جیابوونەوەی نێوان ژن و پیاویش ئەم دوو بابەتە لە خۆ ئەگرێەوە، هەم ظڵمی تایە و هەم جەهل و نەفامی تایە. طبعا زوڵم بەهۆی چیەوە ڕوو ئەدات؟ زوڵم بەهۆی دووری لە دین بە تایبەت و ئینسان لە خوا نەترسێ، ژن بیکە یاخود پیاو بیکات هەر وەکو یەکە، هەر خراپەیە و هەر ئەنجامی خراپ، یاخود جەهل نەفامی بێئاگایی، ولهن مثل الذي عليهن بالمعروف. کاتێ ئینسان جاهل بوو بە ماف و حەقی یەکتری لەسەر یەک نەیزانی حەق و مافی یەکتری بدا، ئەوە کێشە دروستە بێ، چونکە جەهل و نەفامی ئەوەیە کە ئینسان بێئاگایە لە حەق و مافی یەکتری. ظڵمیش ئەوەیە کابرا لە خوا ناترسێ یا دوورە لە دینی خوا، تەقوای خۆی پەروەردگار ناکە. کاتی خۆی پەروەردگاری ئێمە ئەڵڵا جەلە جەلالوهو مرۆڤی دروست کردووە، مرۆڤەکان گومانی تیانی خۆی پەروەردگار بە جیاواز دروستی کردوون، یعنی لە ڕووی بیرکردنەوە و ئاست و عەقڵ و کەم کوڕی لاشە و یاخود ئاستەکانیان لە ڕووی بیرکردنەوە و توانا و هەموو ئەم بابەتانەیە بە ئاستی جیاواز دروست کراون. ئەم جیاوازیە ئەبێتە هۆی دروستبوونی ناکۆکی، چونکە هەموو کەسێک وەکو یەک نییە، جیاوازی هەیە. بە تایبەت لە مەسەلەی ژن و پیاویشە کۆمەڵی جیاوازیمان هەیە، کە ئەو جیاوازیانە ئەبێ ئینسان ئاگای لێبێ و بزانێت چۆن معاملە لەگەڵ ئەو جۆرە جیاوازیانە دەکا، چونکە جیاوازی وەکوتمان هۆکارە بۆی ناکۆکی دروست بێ، کێشە دروست بێت. بۆیە خۆی پەروەردگاری ئێمە لە نێوانی ژن و پیاوەکانە، لە نێوان هاوسەرەکانە، خۆی پەروەردگار چارەسەری داناوە بۆ هەموو ئەم جیاوازیانی کە هەیە لە نێوان مرۆڤەکانە، لە نێوان ژن و پیاوە چارەسەری داناوە و فێرمان دەکا لە ڕێی قورئانەوە لە ڕێی سونەتەوە کە ئینسانی موسڵمان چۆن لەگەڵ بابەتەکانە هەڵسوکەوت بکە، چۆن دەتوانێت سەرکەوتوو بێت، چۆن زاڵ ئەبێت، چۆن برینەکانی تیمار بکە، چۆن لەگەڵ بەرامبەرەکە سەرکەوتوو ئەبێ، ئەگاتە ئەو ئاستی کە بە خاوەنی فەزڵ و مروئەتەوە بمێنێتەوە. بەم تەریقە و ڕێگایانە ئینسان دەتوانێت بگاتە نەتیجە و ئەنجام. بەڵام هەر
نەژگەیشتە ئەنجام خوای پەروەردگار خۆی ڕێگایەکی داناوە بۆ نێوانی ئەو ژن و پیاوانە کە ناکۆکن لەگەڵ یەکترا ناگەنە یەک تێناگەن لە یەکتری خوای پەروەردگار تەلاقی داناوە سوورەتێکی قورئان ناوی تەلاقە خوای پەروەردگار تەلاقی داناوە بۆ ژن و پیاو کە لەگەڵ یەکترا کاتێک نەگەیشتە نەتیجەی گونجان لەگەڵ یەکتردا جابوونەوە حەلی کۆتایی ئەو بابەتێ ئەی بابینە سەر ئەوەی کە ئینسان زۆر جار کاتێکەوە پێویستی بە زەواج هەیە ئەبێ بین ئێمە بناغی بابەتەکان کۆنتڕۆڵکەین یعنی ئەم بابەتە ئەبێ ئێمە باسی ئەو شتانەش بکەین کە بۆ مەسەلەن ئافرەت هەیە زەواجی نەکردووە گەنج ئێستا لەوەیە لەم پەیجەیە چەندەها گەنجمان هەبێت زەواجی نەکردوێ بەچی دەتوانێت هاوسەرگیرێکی سەرکەوتوو بەدەست بێنێ بەچی ئەتوانێت خێزانێکی تەندروست پێک بێنێ طبعاً یەکێک لە زانایان ڕەحمەتی خوای لێ بێت کاتێک پیاوێک هات بۆ لای فەرمووی من سێ کچم هەیە ئەمەوێ بیدەم بە شوو بیدەم بە شێ باشە ئەویش لە وەڵامدا فەرمووی بیدە بە کەسێکی تەقوادار کەسێ لە خوا بترسێ فەرمووی بۆچی بۆ بیدەم بە کەسێکی تەقوادار فەرمووی ئەزانی لەبەر چی فەرمووی لەبەر ئەوەی ئەگەر خۆشی بێ زوڵمی لێ ناکە دینی هەبێ کەسەکە تەقوای خوای پەروەردگار بکە زوڵمی لێ ناکە یا خود ڕەوشتی هەبوو خیانەتی لێ ناکە کەسی تەقوادار ئەم دوو سیفەتەیە بێت یا بێ هەم دیندار بێ ئەم ڕەوشتی بەرز بێ بۆیە فەرمووی چی فەرمووی بیدە بە کەسێکی تەقوادار ئەگەر خۆشیشی نەوێ چێکە زوڵمی لێ ناکە خۆشی بێ ڕێزی لێگرێ وەکو ئیمامی عەلی ڕەزای خوای لێ بێ لە شوێنێکی تەرە پرسیاریان لێکە لەسەر ئەو بابەتە ئەم فەرمووی بدە بە کەسێکی تەقوادار بۆچی لەبەرەوەی خیانەت ناکە لەبەرەوەی زوڵمی لێ ناکە لەبەر دینەکەی و لەبەر ئەخلاقەکەی و بە ئیمامی عەلی ڕەزای خوای لێ بێ فەرمووی بیدە دیسانە پرسیاریان لێ کردووە سەبارەت بە ئافرەت فەرمووی بیدە بە پیاوێکە تەقوای خوای پەروەردگار بکە وتیان بۆچی فەرمووی ئەگەر خۆشی بێ ڕێزی دەگرێ ئەگەر خۆشی بێ ڕێزی دەگرێ ئەگەر خۆشی نەوێ فی الحالە زوڵمی لێ ناکە یعنی ئەمە گرینگە ئەم نوقتەیە زۆر گرینگە بۆیە زەواج ئینسان ئەبێ بزانێ ئێمە کاتێک کە زەواج دەکەین موشکیلەیەکمان هەیە زۆر بەمان زەواج ئەەکەین نازانین بۆچی ئەکەین هاوسەرگیری دەکەین هاوسەر پێک دەێنین نازانین بۆچی دەیکەین بۆیە زۆربەی فەشە لەێنێ سەری ئەم حەدیثەی پێغەمبەری خوا بکەن عەلەیهی السەڵاتو وەسسەلام دەفەرمێ یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج واتە ئەی گرۆی گەنجان کێ لەیەوە توانای ژنێنانی هەیە باش ژن بێنێ بۆچی فإنه أغض للبصر وأحصن للفرج لەبەر ئەوەی دوای ئەوە چاوت پارێزراوە بێ لە سیرکردنی ئافرەتی نامەحرەم و هەروەها داوێن و عەوڕەتیشت پارێزراوە بێ لە زینا و فاحیشە کەواتە ئەی مسلمان تێبگەر لەوەی کە تۆ بۆچی زەواج ئەەکەی بۆچی ژن دەێنی یا ئەی خوشکم بۆچی شوو دەکەیت ئەم دوو طریقەیە کە پێغەمبەر باسی کرد عەلەیهی السەڵاتو وەسسەلام شوکردنەکەیە ژنێنانی گەنج بۆ ئەم هەدەفەیە هەم بۆی کە زەواجت کرد لەوە بە دواوە خۆ لە ئافرەتی نامەحرەم بپارێزی بە سیرکردنی چاوت بپارێزی و هەروەها عەوڕەت و داوێنیشت بپارێزی لەوەی کە تووشی زینا و فاحیشە ببی زەواج یەکێکە لە نوقت و خاڵە سەرچیانەی کە ئینسان دەبێت بۆ مەبەستە بیکە ئەمەش مانای ئەوە دەگەیەنێت کە ئینسان بۆ ڕەزامەندی خوای پەروەردگارە یعنی تۆ بۆ ڕەزامەندی خوای پەروەردگار ژن دەهێنی یا شوو دەکەی بۆچی بۆ ئەوەی کە چاوت پارێزراو بێ لەوە بەدووە و هەروەها عەوڕەتیش پارێزراو بێ ئەمە گرینگە بۆیە ئینسان ئەبێت تەقوای خوای پەروەردگار بکە یعنی بۆیە ئەو کەسانی کە لە دوای هاوسەرگیری خێزان دروستکردن هەر چاویان ناپارێزن لە خەڵکی هەر سەری ئافرەتی نامەحرەمەکەن یا خۆت عەوڕەتیان ناپارێزن لە خراپە و فاحیشە بەدڕەوشتی ئەوە تێنەگەیشتن بۆچی شویان کرد تێنەگەیشتن بۆچی ژنیان هێنا بۆ ئەم خیانەتانە زۆرە خیانەت زۆرە لەسەر ئەو بابەتە خاڵێکی گرنگ لەم بابەتەیە
زۆر گرینگە کە ئێمە ئافرەتان حەق و مافی تەواوەتی پیا و جێبەجێ بکات. یەکێک لەو کێشە سەرەکیانەی کە ئێمە دەزانین کە کێشە لە نێوان ژن و پیا و دروست دەبێ لە 150 هۆکارەکەی ئەوەیە کە ئافرەت حەق و مافی پیاوەکەی نادا. بڵین باسمان کرد لەوە پێشتر کە ئافرەتیش مافی هەیە هاوشێوەی ئەوە لەسەر پیاوەکەی. بەڵام یەک شتێک هەیە لێرەدا، ئێمە دەزانین کە پیاو خۆی بە قیادە دەزانێت لە ماڵەوە، پیاو پلە و دەڕەجاتی هەیە بەسەر ئافرەتە، بەسەر خێزانیە. وخۆی گەورەش باسی کردووە الرجال قوامون على النساء. خۆی پەروەردگار پلەبەندی بەرزتری بە پیاواندا و بەسەر ئافرەتە. و بەڕێزتان زۆر جا بیستوتانە کە ژن و پیاو کە ئافرەت بە تایبەت چی حەق و مافێکی گەورەی لەسەر شانی کە جێبەجێ بکە. هەمووشمان دەزانی جێبەجێکردنی ئەو مافانی کە لەسەر شانی شێتی ئافرەت خۆشکانمان چییە؟ ئەبێ ئەدای بکە. ئەو مافەی کە لەسەر ئافرەتە ڕاستەوە خۆی گەورە فەرمێوە لەهن مثل الذي عليهن بالمعروف، بەڵام ئافرەت مافی زیاتری لەسەر قورسایەکە لەسەر شانی ئافرەتە. هەمومان دەزانین کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام باسی چیمان بۆکە، باسی چەند شتێکمان بۆ کات کە ئافرەت ئەبێ ئیطاعی پیاوەکەی بکە. و ئەطاعت زەوجەها، باسی چوار شتمان بۆکە کە یەکێ لەوانە ئیطاع و جۆراڵی پیاوەکەیەتی. پێوترێت چی بچۆرە بەهەشتە و لە هەج دەرگایەکەوە دەدەوێت کە ئەم چوار سیفەتی تیا هەبێ، نوێژ بکات و عەورەتی پارێزێ و چەند سیفەتێکن لەوانە. ئەخیرەن و ئەطاعت زەوجەها، جۆراڵی پیاوەکەی بکە. کەواتە ئافرەت مافی زیاتر لەسرە. یعنی حتی حەدیثمان هەیە کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ڕۆژێکان کە ئەو سەحابیە گەڕایەوە معاذ بۆ الله عەلەم سوزدەی بۆ پێغەمبەر بر عەلەیهی السەڵات وەسەلام، ئەو پێم سەسم فەرمی ئەمە چییە ئەم سوزدە بردنە؟ فەرمی وەڵا لەوێ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەسم لەو منتیقەی قەشە و پاپاکان زۆر ڕێزیان لە دەگیرا بۆ شێوە گەورەیە، بەڵام من تۆم بە بەڕێزتر زانی. پێم سەفر فەرمی لا تفعل، شتی وا مەکە. ئەگەر ڕێگە بدرایە و دروست وایە سوزدە بۆ غەیری خوا ببردرێ، ئەمرم ئەکرد ئافرەت سوزدە بۆ پیاوەکەی بەرێ، بۆ لەبەر زۆری حەق و مافی سەرشانی. یعنی ئافرەت حەق و مافی زۆرتر لەسەرە لە پێ، ئەمانە هەموو بەڵگەن لەسەرەوە. بۆیە ئەبێت یا ئاگادار بین لەم بابەتەیە کە ئێمە وەکو موسڵمان بزانین کە هەموو حەق و مافەکان باس بکەین و لە جێگەی خۆی بێت. یەکێک لەو شتانی کە ئافرەت دەتوانێت مانەوەی خۆی لەگەڵ پیاوەکەی بەهێزتر بکە، باشتر بکە و درێژە پێ دەربێ، ئەبێت چەند سیفەتێک لە خۆ بگرێ. ئافرەت لەگەڵ پیاوەکەی دەبێ ئەم سیفەتانی بەردەوام هەبێ لەگەڵی لە حاڵەتەکان و کاتەکاندا، بەڵام لە زۆربەی کاتەکاندا ئەم سیفەتانی دەبێ هەبێ. ئافرەت دەبێت زۆر بچێتە پێش لە پیاوەکەی، بچێتە پێشەوە، نازی بەسەرا بکە، خۆشەویستی بۆ دەربڕێ، تێگەی ئەبێ نازی بەسەرا بکە و زۆر جا سەرکاتە سەرڕانی و هەروەها یاوە خۆت سەری پیاوەکەی بخاتە سەرڕانی خۆی. ئەمانە خۆشەویستیە، نازکردنە، ڕووخۆشی لەگەڵی، پێکەنین لەگەڵی. ئەمە تەمەن بە هەردووکیان دەکرێت، بەڵام ئەمەی کە من باسێکم زیاتر دەبێ ئافرەت بیکە زوو بەدەمیەوە بچێ، نەکاتێکە پیاوەکەی پێویستی بە شتێکەوە وەڵا وەسەی تەلەڤیزۆنەکەم دوایی دێم، پیاوەکە برسێتی وەڵا پەلەمەکە با تۆزێکی ترەی نێمە سەر تەباخکە، یا تۆزێ بخەوە بۆ خۆت جارێ، یانی هیمالکردن، یان خەریک موبایلە جواب ناداتەوە. هەر شتێک لەم بابەتانە سیراژەی ماڵەوە دەبچڕێنێ، شیراژەی خێزانە بچڕێنێ. بەڵکو ئافرەت دەبێ زوو بەدەم پیاوەکەیەوە بچێ و هەروەها بە گەورەی خۆی سەیری بکە. دەبێ ئافرەت پیاوەکەی بە گەورەی خۆی سەیری بکە، ئەبێ دایمەن حساب بکە. یعنی چۆن ئێمە لە ئیسلامدا ئەمیر هەیە کاتە سەفەرەوە 3 کەس زیاتر،
یەکێکە بێ ئەمیر بێ جۆرالی بکەین ئەبێ ئەوە ئافرەت جۆرالی پیاوەکەی بکە جۆرالی بکە لە چاکەدا طبعاً جۆرالی پیاوەکەی دەکا و هەروەها ڕێزی تایبەتی بگرێ طبعاً ئەمانە بە دەقەیە ناکرێ بە چەند ڕۆژێ ناکرێ تۆ زەمن و تەمەنێک لەوەی 100 ساڵ 50 ساڵ لەگەڵ پیاوێکا بیت پیاو لەگەڵ ئافرەتێکا بێ ئەبێ ئەم ئافرەتە ئەم سیفەتانەی هەبێ دایم بە بەردەوام و هەروەها دوعای بۆ بکە و هەروەها بە چاکە باسی بکە و هەروەها ڕێکی بخە بە دەوریا بێت بۆنی خۆشی لێ بدە جلەکەی بۆ ڕێک بکە پێڵاوی بۆ دابنێ بە خێراتنەوەی بکە علاگەشتی پێ لێ وەرگێ هەموو ئەم سیفەتە بەرزانە و هەروەها هاوار نەکردن بەسەریە بادە بۆ قسەی لەگەڵ بکە بە خۆشی بە جوانی کاتێک ئافرەت بەم جۆرە بوو لەگەڵ پیاوەکەی دڵنیابن خۆشەویستیەکان زیادەکە و بەڕەکەتی تێکەوێ ئەم پیاوە ئاور لە ئافرەتی تر ناداتەوە بە ئاسانی چکە یەکێک لە کێشەی عائیلەکانمان خێزانەکانمان هاوسەرەکانمان ئەمڕۆ چییە ئەوەیە کە ئافرەتەکان خوا پەناماندا پیاوەکان وەک پێویستین ئافرەتەکان وەک پێویستین بۆیە بەلای ئافرەتی تراچن یعنی معقول نییە پیاو بەو شێوەی خراپ بێ لەگەڵ خێزانی کە خێزانێتی بە خێزانی خۆی نەزانێەوە دوور بێلەی خوا پەناماندا یا خود ئافرەت بە هەمان شێوە کەواتە ئەو خاڵانە زۆر گرینگن خاڵێکی تر بێدەنگی ئافرەت لە کاتی کێشەکاندا لە کات تووڕەبووندا من زۆر متابعەم هەیە ینی مراقەبەم هەیە چاودێری مشتمەیە لەسەر عایلەکان و کێشەکانی خەڵک و ئەوانە و بابەتەکان بە زۆری بینیومە لە خێزانە سەرکەوتۆکانە کە ئەم سیفەتان بەم جۆرە بووە یا عایلانی فاشیل بوونە بۆی چیەوە بووە یەکێ لەو سیفەتانی کە لە ئافرەتە هەبێ بەرامبەر بە پیاوەکەی ئەوەیە کە کاتی پیاوەکەی تووڕە ئەبێ یاوە خۆت دەنگ بەرزەکاتەوە شتێک لەوانە کێشەیە دروستە بێ ئەم ئافرەتە بێدەنگ بێ ئەم ئافرەتە جواب نەداتەوە زۆر سەرکەوتۆ بێ و عایلەیە ڕاستە ینی خۆناشینە پیا ئەوواکە تووڕە ئەبێ قسەی نابەجێ لەوەی بکە لەو کاتێ هەڵەچێ بەڵام ئەو ئافرەتە بێدەنگ بێت دڵنیابە ئەو خێزانە بە ئاسانی تێک ناشکێ ناڕوخێ سەرکەوتۆ بێ خاڵێکی تر بەڕێز دەکانم لوودبەرزی ئافرەت بەرامبەر بە پیاو تەکەبوری هەبێ خۆی بەشت بزانێ خۆی ڕابدا بەسەریا بەوەی مەعاشەوە بەوەی عەشیرەتەکەیەوە بەوەی جوانەکەیەوە بۆی نوقسانی پیاوەکەی شتێکی فەقیری پیاوەکەی عایلەکەی شتێک لەوانە خۆی ڕابدا بەسەریا خۆی بەشت بزانێ خۆی لوودبەرز بێ بەرامبەری تەکەبوری هەبێ ئەم خۆڕادان و تەکەبور و خۆبەزلزانینە تێکشکانی لە دوایە داڕوخانی لە دوایە هەڵوەشانەوەی خێزانی لە دوایە لەبەرەوە ئەی خوشکی بەڕێزم ئاگادار بە ئەی برای بەڕێزم ئاگادار بە بزانت چۆن لەسەر بابەتەکان دەڕۆی تەنگاودنی ئاگال لە خۆت بێ ئەمە گرینگە بۆ هەموو لایەکمان وەکو وتمان پیاو خۆی گەورە فەرمێ الرجال قوامون على النساء بما فضل الله بعضهم على بعض پیاو پلەی و نەڵی پیاو پلەی بەسەر ژندا هەیە لە شتەکانیشە حتا زۆر پیاو بە قووەترە 400 بەس جیاوازیە لە نێوان ژن و پیاوە 400 جیاوازی وەکو طب باسێکە کەواتە پیاو بەهێزترە پیاو ئەوەترە بەسەر ژنا کەواتە ئەگەر لە نقطەیە هەبێ بەڕێزەکەم ئەو خاڵێکی تر لەو خاڵانی کە فەشەلیەتی خێزان دروستەکە ئەبێتەوەی کە عایلەکان تەفەڕوقی تێبکە و پارچە بێتە دوو بەشەوە تەلاق دروست بێت چییە ئەوەیە کە پیاو حساب بۆ خێزانی نەکە هەیە حساب بۆ خێزانی ناکە هەیە دوو شەو دێتەوە هەیە تا نیوەی شەو خەریکی دۆمینە و تاوڵە و ئەوەیە نایەتەوە لەو سەرجادانە جگەراخۆ یا سێ تۆپێنەکە ئەم چیەکە نایەتەوە بۆ ماڵە گرنگی نادا بە خێزانی تێگەشتی یا هەیە پاری ناداتێ پارە نادە بە خێزانی خوا پەناماندا یا هەیە لێدا هەیە سوکایەتی پێکە هەموو ئەم سیفەتە قێزەون و ناشینانەکە لە پێناو لە پیاودا هەن بەرامبەر بە ئافرەت نەتیجەکەی ڕوخان و لە ناوچوونە وەیە ئەی پیاوی
باش أي مسلمان بياي مسلمان إيمان دار خواناس تقوى دار تقوى خوي پروردگار بکە لە خوا بترسە بزانە تۆ معاشرە و هەڵسوکەوت لەگەڵ خێزانت چۆنە هەوڵ بدە هەموو هەنگاوەکانت بە پێی ڕەزامەندی خوای پەروەردگار هەموو شتێک ولكل حق ذي حق حقا هەموو شتێ حەق و مافی لەسەرمان هەیە لەسەرت هەیە بە تایبەت خێزانەکەت ئەبێ حەق و مافی خۆی بدەیتێ بزانی کە چۆن لەگەڵیا هەڵسوکەوت دەکەی بۆی کە سەرکەوتووی ئینشاءالله خاڵێکی تر بەڕێزەکانم ئەگەر بتەوێت خێزان پارێزراو بێ ئەوەیە کە تەداخلی خارجی ئێستا زۆر عایلە هەیە کە ئێمە ئاگادارین یەکێک لەو هۆکارانی کە بۆتە هۆی ئەو عایلەیە هەڵبوەشێ تەداخلی خارجی بووە مثلەن لە دایکی ئافرەت لە باوکی ئافرەت لە دایکی پیاوەکە لە خوشکی پیاوەکە لە خوشکی ئافرەتەکە لە دایکی ئافرەتەکە تێگەشتی لە هەر شتێک لەوانە تەداخلات کراوە بەڵام ئەمانە کەسی باش نەبوونە تەداخلاتی خراپ کراوە ئافرەتەکە جۆڕاری کردووە پیاوەکە جۆڕاری کردووە بە قسەی کردوون ئەم تەداخلاتە لەلایەن خەڵکی خراپەوە و لە گوێکردنیان ئەو عایلەی هەڵەوەشێ بۆیە ئەی خوشکی بەڕێزم ئەی برای بەڕێزم تۆ لەخوا بترسە قەت سیقە بە خەڵکی خراپ مەکە کەسێک کە باوکت بوو دایکشت بوو ئەگەر خراپەی پێوتی بە قسەی ناکە لا طاعة لمخلوق في معصية الخالق لا طاعة لبشر في معصية الله نابێت تۆ جۆراڵی کەسێ بکەی کە ئەمرت پێ بکە بۆ معسیەت و تاوان هەرچێک بێ هەچ کەسێک بێت نابێت جۆراڵی بکەیت کەواتە ئاگال لەم نقطەیە بێ تەداخلی خارجی ماڵی خەڵکی کاول کردووە خاڵێکی تر لەو خاڵانی کە هاوسەر لە نێو ئەدا و هەڵی دەوەشێنێتەوە پیسکەیی و ڕژدی و چروکی بەخیلی یەکێکە لە سیفەتە قێزەون و ناشیرنەکان کە لە پیاودا هەبێ خوا پەناماندا چوومە کێشەی پیاوێکەوە ڕاستیەکەی تر جۆم لێیان گرت لە هەمویان لە هەردووکیان و ئانە کەم بزانم کێشەیان چییە بۆی بە جوانی بچینە نایە و حەلی بکەی یعنی یەکێ لەو کێشانی کە لە نێو خێزانە هەبوو کە نازانم بەخوا نەتیجەکەیان دوای ئاگام لێیان نەماوە نەتیجەکان گەیشتە چووە ئەم پیاوە پیسکە بوو چروک و دەستنوقا و بەخیلە کاتێک ئەم پیاوە ڕۆژێکان چوو بوو وە سەفەر یەک نازانم هەفتەیە شتێکی وای پێچوو بوو 1000 دیناری لەم تەبعی خۆمانی دا بۆ دەست خێزانەکە 1000 دینار کە هاتبوو بۆ ماڵەوە خێزانەکەی تەوان بەلای قوسە ئەوەندە هەفتەیە کە ڕۆژتۆ ناتۆتەوە ئەخێتەوە عایلەیەک بە 1000 دینار هەر بەش ڕۆژ جێدوانی مناڵ نەکە ئەی فەرموو چی ئەی فەرموو کە هاتەوە هێشتا پیاوەکەی پرسیاری لە خێزانەکەی کرد و 2000 دینارەکە چی لێ کردووە سوبحان الله من دەرتێک چووم کە جۆم لێ بوو باسی ئەویان کرد بەڕاستیەکەی خۆم شەرمەزار بووم وتم برا ڕوو ئەمە چی ئینسانێکە سوبحان الله قسەی ئەوە خێزان بەڕێ بکەی و نەفەقەی بکەیت و ژیانی بەڕێوە بەری خۆی پارە بۆ چییە پارە بۆی خوا ناردوێتە سەرزەوی بۆمان خەڵک بەکاری بەکاری بێنە بۆ ژیانت هەچی پێویستی شتت هەیە بۆ بەکاری بێن و تەواو بۆ ناچتە ناو قەبرەوە پارە لەگەڵ تا نایە بۆ ناو قەبر بۆ باش نایە برام و هەروە خاڵێکی تر بەڕێزەکانم ئینسان لەخوا دوور بێ بەرەکەتی نامێنێ کە لەخوا دوور بی شەیطان لێت نزیکە خۆی پەروەردگار فەرمێ ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث خۆی ئەوە خۆی پەروەردگار زۆر دەروی لێ دەکاتەوە وەرزقێکشی دەدا خۆشی نازانێت کەواتە ئیماندار ئەی ئینسانی باش مسلمان ئەوڵ بە تەقوای خۆی پەروەردگار بکە بێئاگامە بە ئاگا بە لە دینەکەی خۆی پەروەردگار ڕەحمت لێکا بەرەکات ئەخاتە ژیانتەوە وەڵا بەرەکات ئەخاتە ژیانتەوە بۆیە ئینسان ملزەم بێ بە دینی خوا و دوور بێ لە خطواتی شەیطان خاڵێکی تر دەستبڵاوی ئیسرافکردن یەکێکە لەو شتانەی کە عایلە لە ناوەدا بۆ کێشە دروستەکە من ماڵ هەبووە ئاگامان لێ بووە کە نەتیجەیەن تەلاق دراوە فرەتە خوشکەمان پیاوەکەی ئەیود بەس بە خودی خۆی مانگانەم 300,000 دەمێ 300,000 دیناری دەمەی جاری وای هەفتەیەک لە یەک هەفتەیە نازانم 300,000 داوە بەچی
300,000 بەش نەکە بێجگە لە مەسرەفی تر پیاوەکە خۆی کرد 300,000 دەمێ بەشی ناکە. ئەمە یەکێکە لەو شتانی کە عایلە هەڵەوەشێنێت، خێزان هەڵەوەشێنێت. خۆی گەورە پەناماندا پیس و پۆخڵی خراپ ئافرەت ئێمە چوینێتە ماڵ، یەکێ لەو کێشانی کە لە نێوان ژن و پیاوە ئەو ماڵە ئەو زبڵان هەر شتە لە شوێنێ فرێدرا بوو بڕوا بکە، ینی بێکەڵک لە هەموو شڕوویەکەوە. ینی ئەی خوشکم تۆ ماڵت هەیە مناڵت هەیە چۆنە بێ ماڵەکە داوای لێبێ ئەوە پیس و پۆخڵبی. ئەخی یەکێکە لە هۆکارەکان، یەکێکە لە هۆکارەکان کە کێشەت بۆ دروستەکە نابێت. بۆیە دەخوای خۆی پەروەردگار بکەن ماڵەکانتان با پوختە بێ و شتەکانتان با لە جێی خۆی بێ. بڕوا بکەیت ینی خەڵکە بووە ینی ماسی نازانم چی چۆن هەڵسوکەوتی کردەوە، ماس لەناو سەلاجێ هەمووی کەڕووی کردەوە، ینی بۆنی ناخۆش لەو ماڵەیە، بۆنی مشکی لێ دێ. هەندێک شت هەیە خوا پەنامەدا ئەمە دووریە لە دین، بێئاگاییە لە دین، نازانێ الطهور شەطر الئیمان، پاک و خاوێنی نیوەی ئیمانە. یعنی ئەی مسڵمان تۆ بێ پاک و خاوێن بی، ئەی خۆ نابێ بێئاگابی. خەڵێکی تر بەڕێز دەکانم خزمەت نەکردنی میوان. ئێمە هەمومان دەزانین کە یەکێک لەو شتانی کە لە ژیانە ڕوبەڕووی عایلەکان خێزانەکانە بێت و میوانداریە. وفي زورك عليك حقه پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵاتو وسەلام میوان حەق و مافی لەسەرت هەیە. ئەم میوانداریە دەبێت تۆ حساب بۆ میوان بکەیت، دەبێت خزمەتی بکەیت، دەبێت ڕێزی بگری، دەبێت نێڵی لە موعیدی خۆی هەندێک تێپەڕێ، دەبێت جێگەرمی بۆ ڕاخی خواردنی زوو بە حازرکەی بیخەیتە بەردەمی حەزی لە چی بۆی بۆ بکەیت. ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام یەکسەر کە میوانەکانی دێ ناشزانێ شوێن، یەکسەر وجاء إلى آلي وجاء بعجل سمين، یەکسەر چێ بۆ لای خێزانی گۆلکێک سەرە بڕ. ینی میوانداری زۆر گەورەیە براکانم و بەسراوە بە قیامەتیشەوە. من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه، چێ لێوە باوەڕی بەخوا بە ڕۆژی دوای با ڕێز لە میوانی بگرێ. جا لەسەرم بابەتی میوانداری شتێکتان بۆ باس دەکەم. پیاوێکە بوو لە منتیقەی ئێمە دوو خێزانی هەبوو، کاتێککە وەڵا تەلەفۆن بووە و کاتە نازانم ئایا هەبوو یان نا، دوای بێ مەنال بوو میوان تەبین. هیچ پێی خۆش بوو ئێوارە ئەین بە ڕۆژ هەموو شتێکی جێبەجێ کرده بوو، حیوانی سەر بڕی بوو بۆ خێزانەکانی وتی پێیوتن ئەمە ئامادەی بکەن ئێوارەی مە میوانمانەیە. وتیان باش. ئەم پیاوە ڕوا بە ئیش و شکاری خۆیەوە ئێوارە دێتەوە، کە ئێوارە دێتەوە سێرەکەی هیچ نەکراوە. عەجەبەن لە دوو ژن لە ماڵێکە دوو خێزانی هەیە خواردن نەکراوە، ئۆخ حیوانی سەر بڕیەوە. ئافرەت هەیە دوو لە ڕوویەوە لاملە، بێعەقڵە لە ڕوویەوە، نەفامە، نەزانە، نازانێ مەسلحەتی خۆی چییە، مەسلحەتی نازانێ. سێرەکەی ئەم پیاوە دێتەوە سێرەکەی هیچ نەکراوە، بڕوا بکارتوکانی بەیەکەوە تەلاقدا، هەردووکیانی لەو ڕۆژە بەیەکەوە تەلاقدا. تی بەخوا ئێوە بەکەڵک من نایە. یعنی ئەبێ ئێمە بزانین مافی میوانیش هەیە. ئاخرەی خوشکەکەم تۆ ئەبێ بزانی فێر ژیان بین، ئێمە ئەبێ بزانی ژیان چییە، ئەبێ بزانی ژیان چییە و چۆن هەڵسوکەوتی تیا بکەین. خەڵێکی تر زمان درێژی. زمان درێژی لەلایەن ئافرەتەوە بەرامبەر بە پیاوەکەی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ هەز ئافرەتێک زمانی درێژ بێ بەرامبەر بە پیاوەکەی تەمەنی کورتە بێ لەگەڵ ئەو پیاوەیە، یعنی حتا سەرناژی لەگەڵ ئەو پیاوە تەلاقە درێ. کەواتە ئەی خوشکی خۆم زمانت بگرە، زمانت بگرە، هەموو شتێک مەکە، هەموو شتێ مەڵێ لەگەڵ پیاوەکەت، هەموو شتێ مەڵێ، زمانی خۆت بگرە بە پارێزراوی ئینشاءالله تعالی. کۆتاشتمان لەم بابەتەیە دنازم کاتەکەمان درێژ بوویان کورد بوو، بەهەرحاڵ کۆتاشتمان لەم بابەتەیە کە بۆ بەڕێستانی باس دەکەین کە پەیوەندی بە هەڵوەشانەوەی خێزانەوە هەیە، ئەویش سحر و جادووە. سحر و جادوو
یەکێکە لەو شتانی کە کۆمەڵگەی ئێمە تێک داوە، یعنی پیاوی لە ژن کردووە، ژنی لە پیاو کردووە، برای لە خوشک کردووە، ژیانی ناخۆش کردووە. لەبەر ئەوە سحر ئاگادار بن بۆ کارێکە لەو شتانی کە خێزان هەڵەوەشێنێ. چەنها کەسەیە ئێمە ئاگاداری سحری لێکراوە حتا نەتیجەی ئەخیری لەبەرەوەی زۆر ملزەم نەبووە بە دینەوە، تەقوای نەبووە، وا شەیتان زاڵ بۆ بەسەریا حتا نەتیجە ئافرەتەکەی تەلاق داوە، یا ئافرەتەکەش بە هەمان شێوە سحر و جادووی لێکراوە ئیتر نەچۆتەوە بەلای پیاوەکەیە. یا چاو حەسادەت بە هەمان شێوە، چاو حەسادەتیش کە دروست ئەبێ بەسەر کەسێکە لێ ئەدا لەوەی زۆر جار جای کاتەوە لە پیاوەکەی ئەگەر وریانە بێ، ئەبێ بزانین چۆن چارەسەرەکەی. لەبەرەوە سحر و جادوو لەگەڵ چاوپیسی و حەسادەت ڕوت تێەکە. ئەمە زۆر جار ئەمە بڕین و نەڵێ لە کۆمەلگەی ئێمە زۆرە کە توش بوویت ئەبێ چارەسەریکەی. خۆی گەورە هەموو لایەکمان پەنا بدا لە هەموو کارێکی خراپ، لە هەموو قێزەونێک و ناڕەحەتیەک، ناخۆشیەک، خراپەکاریەک. خۆی گەورە هیدایەتمان بدا، ئەهلی خێر و چاکە بین بۆ یەکتری. وەم بابەتە شتی تر زۆر هەیە لەسەری، بەڵام ئەوەندەمە پێویست زانی ئەمجار بە خزمەت بەڕێستانە باسی بکەین بۆ هیوایی سووتان لێ وەرگرت بێت. خۆی پەروەردگار هیدایەتی من و ئێوەش بدا و عاقبەتمان خێرکە و لە تاوانەکانمان خۆش بێت. وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم وبارك الله فيكم.